دوای بڵاوکردنەوەی بەیاننامەکەی 18 مانگ پارتی دیموکراتی کوردستان کە پۆستە باڵاکانی هەرێمی لەدەستدایە لە هەوڵی ئەوەدایە هەڵبژاردنەکان بۆ جارێکی دیکە دووە بخات بە بیانووی ئەوەی 400,000 کەس مافی بەشداریکردنی لە هەڵبژاردندا نابێت و هیچ کورسیەکیش بۆ پێکهاتەکان مسۆگەر نەکراوە. یاساناسان باز لەوە دەکەن لە ئەگەری دواخستنی هەڵبژاردن ئەمجارە مەترسی گەورە بۆ قەوارەی هەرێم دروست دەبێت و زیانی گەورەش بەر ئەو لایەنە دەکەوێت کە ڕێگری لە هەڵبژاردن دەکات. هەر لایەنێکی سیاسی کە بیاوێ بەشداری پرۆسی سیاسی نەکا ئەوە بڕیارەشی خودی خۆیەتی و دەتوانی بەشداری نەکا، بەڵام هەر لایەنێک هەوڵ بدات کێشە بۆ هەڵبژاردن دروست بکە بۆ نمونە ڕێگری بکە لە ئەنجامدانی هەڵبژاردن، ئەو بێگومان لێکەوتەی قانونی زۆر مەترسیدا لەسەر ئەو لایەنە پێیا ئەبێتن و کێشەی گەورەش لە بۆ خودی کیانەکەش کە هەرێمی کوردستانە دروست دەبێت. ڕێگریکردن لە ئەنجامدانی پرۆسی هەڵبژاردن کە پرۆسەیەکی دەستوریە و جێبەجێکردنی بڕیارەشی دادگای اتحادیە، ئەوە هەر کەسێ بکاتەن بێگومان زیانی زۆر گەورە بەر ئەو لایەنە ئەو کەسە دەکەوێت. هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووریەوە بە دۆخێکی ناسەقامگیردا هەنگاو دەنێت، هەر بۆیە کۆمەڵی دادگەری پێی وایە بۆ دەربازبوون لەو ناسەقامگیری و چەقبەستوویە دەبوو هەڵبژاردن لە کاتی یاسایی خۆی ئەنجام بدرا بۆایە نەک دوای چەند جار دواخستنی پرۆسەکە پەک بخرێت. ناسەقامگیریەکی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری زۆر گەورە باڵی بەسەر هەرێمی کوردستاندا شێشاوە. ئێمە پێمان وایە هەڵبژاردن یەکێکە لە دەرچە و هۆکارەکانی گۆڕانکاریکردن لەم بارودۆخە هەموار و لەم قەیرانێکە ئێستا هەرێمی کوردستانی تەنیوە. بە سەرفی نەزەر لەوەی کە ئایا ئەم هەڵبژاردنە لە قازانجی کۆمەڵە یان لە زەرەری کۆمەڵە قەت ئێمە ئەمەلێک ناوەتەوە بڕوا بکەن. هەر گوتمانە لەبەر ئەوە مافێکی خەڵکە پەیوەندی بە خەڵکەوە ئومێدیشمان وا بوو کە خەڵک ئەمجارە بە گروتینێکی کەوە بەشداری هەڵبژاردن بکە و گۆڕانکاری بەدوای خۆی دابێنێ. بۆیە ئێمە ئێستاش دووپاتی دەکەینەوە کە دەبوو هەڵبژاردن لە کاتی خۆی داکرابە نەک لە کاتی دواخراوی خۆی و ئێستا بویسترێ دوا بخرێ. تاکو ئێستا سێ جار هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دواخراوە، ئێستاش لە کاتێکدا هەوڵی دواخستنی هەڵبژاردن دەدرێت کە ماوەی 6 مانگە موچەخۆران تەنها یەک موچیان وەرگرتووە و کێشەی نێوانی هەرێم و حکوومەتی ناوەندیش ڕۆژ دوای ڕۆژ قوڵتر دەبێتەوە و زۆرینەی دامەزراوە نیشتیمانیەکانی هەرێم ماوە یاساییان کۆتایی هاتووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.